دی هاوینه گرمه خلق زیاده حسکن بچنوان نافچین گشتیاریان آف لهین ملوانی بکن هم خو هینک کن هم جی کشه که خوش در باسمه ارک حکومت یک گرام تایبتی جی پاراستنا یان ولاتیام تایبتی جی گشتیارانه همی دمکیده و مجاری زلتر گل برای مقدم سرکوت کارش پیفدار گشتی برگری شهرستانی هریما کردستان به حسکین جناب مقدمی گلک سپاس بوده سپاس بوده رنگ روزا بین ودانش بوی و گلک کمتر بن روزا بین ودان خلق چنه سیران ولی ما اینی نینویری بحثاب مجاره گرم کین بله پیش هموش تک خلق حزیله بست او شوینانی که آویله و ملیب که پیش اوی بریار بده بست شوینه دیاری کرا و شوینه قدغه نزیک او شوینانه نبن که قدغن بومله او شوینانه دیار نیان دگوردره لە هەرێمی کوردستان هەموو شوێنە گەشتیاریەکان کە هاوڵاتیان ڕووی تێدەکەن شوێنی دیاریکراون ئەو شوێنانێک کە قەرەباڵغن و ناوچە گەشتیاریەکانن هاوڵاتیان دەچن لەم شوێنانە کەسانی شارەزا تیمەکانی بەرگری شارستانی بە بەردەوامی لەو شوێنانە ئامادەییان هەیە بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر لە قەزای خەبات لە تاقتاق لە قەندی لەو شوێنانەکە گەشتیار و لەو ناوچانە دەکەن کە ئاوی لێ و خەڵک مەلەی لێ دەکە تیمەکان بەرگری شارستان و تیمی غەواز لەوێ هەنا لا سنووری پارێزگای سلێمانی پارێزگای دوهۆک لە بەنداوەکان بە هەمان شێوە بەڵام ئەوەنەی کە گرفتە زۆربەی زۆری هاوڵاتیان تیایدا دەخنچێن ئەو شوێنانن کە دوورە دەستن ئەو شوێنانن کە تیمەکانی بەرگری شارستانی لێی وجودیان نیە بۆیە زۆر جار ئێمە ڕێنماییەکان دەردەکەین داوا لە هاوڵاتیان دەکەن ئەگەر دەچنە ناوچە گەشتیاریەکانیش یان دەچنە شاخ و دەر و سنوورە چیاییەکان زیاتر لەو شوێنانە بن کە قەرەباڵغی لێ و خەلکی لێە یەک تیمەکانی ئێمە لەوێن ئەگەر حاڵەتێک ڕوودە زوو بەهانەیانەوە دەچن دوو قەرەباڵغە و خەلکی مەلەزان و خەلکی ناوچەکەی لێە کە ئەگەر هەر حاڵەتێک ڕووبدا زوو ڕزگاری دەکەن بە نمونە باسی تەختەق بکەین کە ڕۆژانە گەشتیار سەردانی ئەو ناوچانە دەکەن خەلکی خۆبەخش و خەلکی مەلەزانی سنوورەکەش هاوکارن خەڵک ڕزگار دەکەن لە حاڵەتەکان بەڵام ئەوانەی کە گرفتە سنووری قەزای سنووری ئیداری سەربەخۆی سۆرە بە درێژایی ئەم ناوچەیە کە ئەم ڕووبار و کانیا و سەرچاو ئاویەکانی لێیە زیاتر هاوڵاتیان لەم سنوورە دەخنچێن خۆ ناشکری لە بە درێژای ئاوەکە تیمەکانی ئێوەش لەوێ بن ینی ئەرکەکە قورسە بەڵام جگە لەو شوێنە لە هەموو شوێنێک تیمی ئێوەی لێیە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان یان ئەگەر مەسان بڵێن شوێنێک تیمی ئێوەی لێ نەبێ هاوڵاتیان مەلەی لەو شوێنە نەکەن ئەمە زۆر شوێن هەیە دیاریمان کردووە کە تابلۆی ئاگدارکردنەوەمان داناوە بۆ ئەوەیە ئەم شوێنە بۆ مەلەکردن قەدەغەیە هاوڵاتی نابێت لەم شوێنە مەلە بکات ناوچە گەشتیاریەکان دیارە هەر پارێزگا و ئیدارەیەش سەربەخۆ سنووری گەشتیاری و سنووری جوگرافی خۆی دەزانێت ئەو شوێنانێک کە هاوڵاتی ڕووتی دەکەن تیمەکانی ئێمە لەم شوێنانە وجودیان هەیە بە نمونە ئەمڕۆ ڕۆژی هەینیە لە قەزای خەبات لە بەیانی و تیمەکانی ژێر ئاو بە بەردەوامی لەو سنوورە جوگرافی خۆیان وجودیان هەیە و دەسوڕێنەوە لە ناوچەکە بۆ ئەوەی هەر حاڵەتێکە بێ زوو بە فریای هاوڵاتیان بکەن هەر حاڵەتێک هەبێ یان قەدەغەیە مەلەکردن لەو شوێنە خۆی دوو هۆکار هەیە بەشێکیان ئەو شوێنانەی کە تەنکاون و هاوڵاتی لی کۆ دەبنەوە بۆ خۆفێنکردنەوە ئەمە شوێنێکە ئەوانی ترکەوانەی کە مەلەزان و خەلکی ناوچەکەن یاخود هاوڵاتی دانیشتووی هەولێرن و شارەزای مەلەکردن لەم شوێنانە مەلە دەکەن ئێمە ئەو سنوورە بە درێژایی قەزای خەبات کە هاوڵاتی لی کۆ ببێتەوە تیمەکانمان لەوێندەر بە بەردەوامی لە ناو ئاوەکە دەسوڕێنەوە تا درنگانی شەو خەڵکەکە نەمێنێ ئینجا تیمەکانی ئێمەش دەگەڕێنەوە بەحسێ وێ مەسلەتی تەکردن ڕەنگە هەندێک هاوڵاتی بژن هەند بابەتی مەزنینە ئەیدی مەلەوانی یانژی چوونە نافەوە دەبێتە قەدەغەکردن هۆسا ڕێنمایە تون بێنە دەرخستن ژبەرڤەیەکێژی ئەم ئێماژۆب ئامارا بکەین ئامار بەردەستێوە هەنە دەستپێکاوی وەرزی حتانۆکە چەند کەس خەندقینە و ئەمێت پار ساڵ بەحەس بکەین حتی ئەفساڵە چەند کەسن و بوێرن بن ئاڤبوونە یانژی چوونە ناف ئاوێ و مەلەوانیا خەندقی بن بەڵێ لە سەرەتای ساڵەوە تا ئێستا و کاتیە قسە لەگەڵ بەڕێستان دەکەم چل حالەتی خنکان هەبووە لەسەر تا سەری هەرێمی کوردستان بێگومان ئەمە ئامارێکی بەرزە و جیاوازیشە لەگەڵ ساڵانی ڕابردوو هێشتا گەشتیارانی سنووری ناوەڕاست و باشووری عراقی ژڕیان لە هەرێمی کوردستان نەکردووە ساڵانە ڕێژەیەکی زۆرش لە گەشتیارانی عەرەبیش لەو ناوچە گەشتیاریانە دەخینچەن بەڵام ئەوەی جیاوازە تا ئێستا ئەم ڕێژەیە کە چل هاوڵاتی دانیشتووی هەرێمی کوردستانن کوردن و خەلکی خۆمانن
خنکاون و تەمەنێکی دیاریکراویشن ینی ئەم تەمەنان زیاتر زۆربەی زۆری ئەوانەی کە دەخنچێن لە نێوان تەمەنی 15 ساڵی تاکو 25 ساڵی ینی تەمەنی هەرزەکاری و تەمەنی تازە پێگەیشتنە بێگومان ئەم تەمەنەش خۆمان دەزانین هەمان بۆ تەمەنە تێپەڕیون گوێ بە هیچ مەترسێک نادا چۆن دڵی بێوێت ئاوا دەکە ینی گوێ بەوە نادام شوێنە مەترسیدارە بۆ ڕامعنی بۆ شێوەیەکی گشتی باسی سنووری هەرێمی کوردستان و ئاوەکان بکەین بەڕاستی گونجاو نین بۆ مەلەکردن ئەگەر تۆ شارەزایەکی تەواوی مەلەکردنت نەبی و کەلوپەل و ئامێری مەلەکردنی شت پێ نەبێت لەبەر ئەوەی ئاوەکەی زۆر ساردا ئاوەکەی تیژڕەوە ڕێڕە و قولی ئاوەکان لە شوێن بۆ شوێن دەگۆڕێت ئەمانە هەمووی هۆکارن کەوا دەکات هاوڵاتی ئێمە لەم شوێنانە بخنچێت بەنداوەکان ینی خەلک لە بەنداوەکان دەخنچێ بەڕاستی ئەمانە ینی کارەساتە تۆ بەنداوە ینی بۆ مەلەکردن ناشە ئەگەر تۆ شارەزایەکی تەواوی مەلەکردن و خەلکی ناوچەکە نەبیت چونکە شارەزایی لە شوێنەکە نیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ینی ئەم ڕێڕەوە دوور و درێژەی ناو شاخ و ناوچە شاخاویەکان و ناوچیاکان دەخنچێن کە ئەمە ئەم ئاوە یەک زۆر ساردە و کە بەشێکی زۆری لەو بەفرێ دەتوێتەوە کە دێتەوە ئەو ناوچە ئەگەر مەلەزانیش بی زۆر حالەتی خنکان ڕوودە لە بەرەوەی تەشنوزاتی ماسوولکە گرژی ماسوولکەکان ڕوودەدا ناتوانێت مەلە بکات و دەخێت جەنەبی مقدمی کە مەسەن ئەوە ڕیبارە هین بێژن ماترسیە ئەوە بەندۆڤە و خەلکی ناوچێنە بە شارەزانە بەتیۆنجی مەلەڤۆن نەبێت و کەلوپەرێن مەلەڤۆنی نەبن بوویژی خەتەرە خەلک و کە دەبێژێت ئێخوو بوو گەشتیاری ئەمە چوین و بوو مەلەڤۆنی ئەو نافاوێ چارەسەر چییە یعنی وان جهت وسایت گەشتیاری مەلەڤۆنگەه دەبێنە دروستکردن پلانەکە وسات گەل گەشت و گۆزارێ هەیە تشتێکی وسا هەبێت بەڵێ ئەمە زیاتر پەیوەندی بە دەستەی گەشت و گوزاری هەرێمەوە هەیە ئەم بابەتە چارەسەر بکات بەڵام خۆ ئێمە هەر ناشرین مەلە نەکەن و کەس نەچێتە مەلە ئەو شوێنە گەشتیاریەکان کە ئاوی لێە ئەم شوێنە گەشتیارن پابند کراون کەسانی شارەزای مەلەزانیان لەو شوێنە هەیە ینی لە ناوچە گەشتیارەکە ئی خۆیتیان ئەمانە بۆ ئەو حاڵەتانە لەو شوێنە نەدانراون ئەگەر خوانەخواستە حاڵەتێکی ئەم لە شێوەی خنکانیان پێکێک پێویستی بە هاوکاری و ڕزگارکردن هەبی لە ناو دوای ئەو شوێنانەی کە بۆ مەلەکردن دەشێ شوێنی تەنکا و شوێنی سادەن ینی لە ناوچە گەشتیاریەکان دیاریکراون بەڵام ناکرێت تۆ بچی لە شوێنێکی دوورە دەست مەلەوانی بکەیت کە نەزانی قوڵی و تیژی شوێنەکە چۆنە کورتی تیمێنوە تێرهاندێتکن یانژی هین پێتیوی خۆبەخشانە بێن پەیوەندیە بۆ بکە نەخێر تیمەکانی ئێمە هەمووی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم پارێزگا و ئیدارە سەربەخۆکانن و کار دەکەین بۆ ئەوەی زۆرترین ڕێژێ هاوڵاتی لە مەسائیلی خنکان ڕزگار بکەن و بەڵێ خەلکی خۆبەخشی شەیە لە شوێنەکە هاوکار من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو مەلەزانە خۆبەخشانە دەکەن کە بەردەوامی لە وەرزی هاوین هاوکاری تیمەکانی بەرگری شارستانن لە هەموو هەرێمی کوردستان پارۆستی بنجانێ هەمی وڵاتیان ئەرکیبێژی سڤکتر بەشی هەی گەلک سپاس جەنابێ مقدمی سەرکەوت کارەش بەردەفکێ گشتیە بەرگریە شارستانی هەرێما کوردستانی ئیندێ بەرەف کیڤە بچنج بووی پاراستنەوە جانێ وڵاتیان ماڵ یانژی دێچنە سەرکار ئێمە بەرگری شارستانی بە شێوەیەکی گشتی لە مەرزی هاوین دەبینە دوو بەشێک دەبی لە ناو شار ببینێتەوە بە شێوانی کە ئەرکمان پێڕادەسپێری دەچینە دەرەوەیشە گەلە گەلک سپاس سپاس